ڕۆژگارە تاڵەکانی کاتیگرانی ناوەڕاستی ساڵانی نەوەدەکان ئەو خێزانە ئاوارەی ڕۆژهەڵاتی کوردستان بۆ بەدەستهێنانی نان دەکات بەڵام لەوێ هاوژینەکەی لەدەست دەدات ژیانی سەختی خۆی و منداڵەکانی دەست پێ دەکات و چەندین کاری وەک پاکردنەوە و کرێکاری و پاسەوانی و بژارکردن دەکات تا هیچ کات چاوەڕوانی دەستی کەس نەبن. قمری مستەفای 61 ساڵ ئەو ژنەی چرچەکانی دەموچاوی و زبرێکانی دەست و قاچەکانی ڕۆژە سەختەکانی دەگێڕنەوە بەتەنها لەگەڵ کوڕە 41 ساڵە نەخۆشەکەیدا لە ماڵێکدا دەژین کە ژیانکردن تێیدا ئەستەمام. دایە قمری بەسەرهاتی ژیانی خۆی دەگێڕێتەوە و دەڵێت بەهۆی گرانی لە ساڵانی نەوەدەکانەوە لەگەڵ خێزانەکەیدا ئاوارەی ڕۆژهەڵاتی کوردستان دەبن و پاش 21 ساڵ دەگەڕێنەوە باشووری کوردستان. من 25 ساڵ ئاوارەی ئێران بووم تازە گەڕامەوە باوکی مناڵەکانم بڵین خوا عەفوی کە عەمری خوای کردووە منیش گەگەڕامەوە نەمتوانیوە ینی عەرزێک زەمینێک ئیمکاناتێک بخۆم دابینکەم بە کرێکاری چی پەیدا بێ. دایە قمری سەرباری ڕۆژە قورسەکانی بەڵام هێشتا چۆکی ژیانە سەختەکەی دانەداوە و ئێستا بە چەکوشەکەی دەستی شەڕ لەگەڵ ژیان دەکات. ڕۆژەکانی بەشکاندنی گوێز بۆ کۆمپانیەکان بەسەر دەبات. مەگەنانێکی عەڵاڵ بوو دەی خۆم نەش بوو دەرگاکە لە خۆم پێوە دەم شکرانەی خواکەم. کوڕەکەتان چیەتی نەخۆشی شیزوفرینەتی کتاب شتی هەیە بچم بۆت بێنم نەخۆشی شیزوفرینە درێژخان درێژخایەنە درێژ دەرونیە ئەبێتە دەرونی ئەگە نەیدەینێ هەموو دنیازانێ بڕۆ پرسیارکە لەکوێ ئەپرسی لە کانیسپیکە لە خێوەتە لەم مەنتیقانە بپرسە ئەگەر ئەو عەفو دەرمان و عیلازەی نەدەینێ ئاچێتە سەر جادە و ئەکەوێ و لەسەر جادە ئەکەوێ هەر شەوێت بۆمان پەیدا ناکرێتەوە دەست دەوەشێنێ دەکێتە حاڵاتێکەوانێ کەس ناتوانێت بەلای دابچێ. من بڕۆم بۆ ئیشێک بۆ شتێک بۆ کرێکارێک هەتا دێمەوان هەڵم ئەو کوڕە چۆن بە برسیاتی دارە بکە خۆ ناتوانێت چاگلێنێ خۆ ناتوانێت نانەک سازکە چی دەسەڵاتە تۆ نەیدەیەوە خۆم نەفەرێکی ئاساینە من ئێستا بڵین هەر جۆرێ باشێ بە خاتری ئابڕووی خۆم بە خاتری شەخسێتی خۆم ڕوبەڕووی هەموو شتێکە بمەوە یەکێک بڵێوەرە پورە قمری ئیشێکم بۆ بکە کرێکارێک شتێک 10,000 بێ بەسەر بەرزی دەچم دەیێنمەوە. وەڵای کچە شیرنەکەم ئەو بەیت و شتە هەن نازان پێیان دەڵێن جەمەلوون چی جارێوا سعات 4 بەیانی ڕۆیشتم نوێژم کردووە سعات 3 نوێژم کردووە سعات 4 بەیانی ڕۆیشتم تا سعات 11 بژارم کردووە یا تەماتەم بچنیوە یان کولەکەم بچنیوە یان خەیارم بچنیوە ئاوە. دایە قمری پێشتر لە کاری کۆمەڵایەتی موچەی خۆی و کوڕەکەی هەبووە بەڵام لەگەڵ سەرهەڵدانی قەیرانی دارایدا ئیتر ئەوەش نەماوە و ئێستا جگە لە چەکوشەکەی دەستی سەرچاوەیەکی دیکەی بۆ ژیان نییە. Thank you.